نزیکەی 50 ڕۆژە تورکیا ئۆپراسیۆنێکی لەژێر ناوی چڵە زەیتون بۆ سەر کانتۆنی عەفرین لە خۆراوەی کوردستان دەست پێ کردووە. سەرباری زیانە گیانی و مادیەکانی ئۆپراسیۆنەکە، دارزەیتونەکانی عەفرینیش زیانی زۆریان بەرکەوتووە. ئەگەر ئەو ئۆپراسیۆنەش بەردەوام بێت، هەزاران داری زەیتون کە بە یەکێک لە سەرچاوەکانی دابینکردنی بژێوی دادەنرێت لە عەفرین، مەترسی لە ناوچوونیان لەسەرە. ناونانی ئۆپراسیۆنی پەلاماردانی عەفرین بە ئۆپراسیۆنی چڵە زەیتون لەلایەن ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکی تورکیاوە لە کاتێکدایە داری زەیتون وەک ڕەمزی ئاشتی لە جیهان ناوی دەرکردووە. بە جۆرێک دوای تۆفانەکەی نوح پێغەمبەر ئەو کۆترەی کۆتایی تۆفانەکەی ڕاگەیاند، چڵە زەیتونێکی بەدەنووک هەڵگرتە بوو، هێمای ئاشتی و دووبارە ژیانەوە بوو بۆ سەرزەوی. بەپێی ئامارەکان، عەفرین دەوڵەمەندترین ناوچەی سووریایە بۆ بەرهەمهێنانی زەیتون. لە کۆی 7 ملیۆن داری زەیتون لە وڵاتە 20 ملیۆن داری زەیتون دەکەوێتە عەفرینەوە کە زۆربیان لە ناوچەکانی ڕاجۆ و جەندرێس و بلبلە و شەڕانن کە لە ژێر ئاگربارانی چڵە زەیتونەکەی ئەردۆغاندا زیانی زۆریان بەرکەوتووە و لە ئەگەری بەردەوامی ئۆپراسیۆنەکەشدا بەرەو لە ناوچوون دەچن. دوای دانەوێڵە زەیتون لە سووریا بە یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی ئاسایشی خۆراک دادەنرێ. ئێستاش بەهۆی ئۆپراسیۆنی چڵە زەیتونەوە جموجۆڵی بازرگانی تا ئەستێکی زۆر وەستاوە. بە جۆرێک پێشتر یەک تەنەکە زەیتی زەیتون بە 30,000 لیرە دەفرۆشتا، ئێستا نرخەکەی بۆ 17,000 لیرە دابەزیوە. زەیتون سەرچاوەیەکی گرنگی ئابووری و بژێوی بەشێکی زۆری دانیشتوانی عەفرینە. ئەردۆغان جگەلەوەی دارزەیتونەکانی بێبەش کردووە لە نازی جوتیارەکان، خەریکە لە ژێر ناوی چڵە زەیتوندا جیهان بێبەش بکات لە زەیتونە بەناوبانگەکەی عەفرین. بەشی زۆری ئەو زەیتونەی لە عەفرین بەرهەم دەهێنرێت دەکرێت بە زەیت. لە ساڵی 1969دا لە کۆنفرانسێکدا کە لە شاری لۆکی ئیتالیا بەڕێوەچوو، تیایدا پزیشکانی هەریەک لە وڵاتانی یۆنان و فەڕەنسا و یوگسلافیا و ئیسپانیا و ئیتالیا ئامادەبوون ڕایانگەیاند زەیتی زەیتونی عەفرین باشترین جۆرە لەسەر ئاستی جیهان. سووریا لە مێژوودا بە نیشتیمانی زەیتون ناوی دەرکردووە. لە وڵاتەوە بۆ یەکەمین جار زەیتون ڕەوانەی یۆنان کرا و دواتر بۆ تەواوی جیهان بڵاو بووە. لەسەر ئاستی وڵاتانی عەرەبیش سووریا بە پلەی دووەم دێت لە بەرهەمهێنانی زەیتون و لەسەر ئاستی وڵاتانی جیهانیش پلەی شەشەمی وەرگرتووە. تورکیا یەکەمین جار نییە لە ژێرناوی ئاشتیدا پەلاماری دەرەوەی سنوورەکانی دەدات و جەنگ هەڵدەگیرسێنێ. لە ساڵی 1974 سوپای تورکیا لە ژێرناوی ئۆپراسیۆنی ئاشتی سنووری قوبروسی بەزاند و ئەوەش کوشتارێکی زۆری لێکەوتەوە. عەفرین ناوچەیەکی شاخاویە و لە 360 گون پێک دێت. شەڕوانان ناوچەکە و دارزەیتونەکانیان لە پەلامارەکانی داعش پاراستووە. بەڵام ئێستا تورکیا لە ژێرناوی چڵە زەیتوندا شەڕی دژ بە کوردانی خۆراوەی کوردستان ڕاگەیاندووە. ناوبانگی زەیتونیشی لە ڕەمزی ئاشتیەوە گۆڕیوە بۆ ڕەمزی جەنگ لە ناوچەکەدا.